ئەمە دیمەنی سەدان کەس لەو کۆڵبەرانەی کووردە کە شتومەک لە نێوان سنووری ئێران و عێراق ڕادەگوێزن. بەڵام لەم کارەیاندا گەلێک جاران لە وەرزی جۆرا و جۆردا تووشی گەلێک گرفت لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی جێگیر لەسەر سنوور دەبن. ئەو هێزانە تەنانەت تا ئێستا دایان کەسیان لێ کوشتون. چەند ڕۆژ پێش دوو گەنجی کۆڵبەر ڕەوف عەلیخانی و لەتیف عەلیخانی خەڵکی گوندی گوێزلی ناوچەی یالانی سەردەشت لە کاتی ڕاگوێستنی بارەکانیان لەلایەن پاسەوانانی ڕێژیم لە پێگەی نزیک گوندی خوان دەستڕێژیان لێ دەکرێ و دەیان کوژن. یەکێک لە خزمەکانی ئەو دوو گەنجە دەڵێت ئەندامانی پێگەکە لە نزیکەوە ڕەوف و لەتیفیان دەناسی. ڕۆژی دووشەممە ئێوارەکەی دوای بەربانگ بڵین بارە گوێزیان پێ دەبێت دەیپەڕێنەوە بۆ بەری گوێزڵێ منتقەی یالانی سەردەشتێ سەرچۆمی. دوایەوە ئیتر بە هەماهەنگی لەگەڵ نیروەکانیش بووە چون ئەو نیروانە پایگاکەی گوێزڵێ بڵین لەگەڵ ماڵیوان تقریبەن هەر 200 میترێک 150 میترێکی فەرقا. یعنی ئەو نیروانە وەکو بڵین وەک شتێک لەوێ وەک میوانێک وا بوون دایمە خزمەتیان کردوون ئەو ماڵە بە تایبەتی. ڕەوف کە لەکن بارە گوێزەکان دەبێت کە دەپەڕێتەوە سێ سەرباز و ئەو گروبانە دەبن کە کوژراوە. ئەیتر لە فاسیلێکی دەتوانم بڵێم کەمتر لە 50 میتر زانیویانە ڕەوفە ئیتر تەقەیان لێ کردووە. تەقەیان لێ کردووە دەستە و بەجێ بەبێ ئیست و بەبێ هیچ شتێک تەقەیان لێ کردووە و ڕەوفیان کوشتووە. شۆڕش دەژڵێت لە ئەنجامی تێکەڵچوونی نێوان لەتیف و گروبانێکدا گروبانەکەش دەکوژرێ بەڵام ڕوون نییە چێ تەقەی لە گروبانەکە کردووە. لەو سەددەرا هەردووکیان کە دەستبایەخە دەبن هەردووکیان بەردەبنەوە خوارێ. ئەو سەددەش بە ئیستلا بڵین سەدێکی بڵین دیواریە دیوارێکی بڵین دەبێ لەوەوە کە بەردەبنەوە ئیتر بەردەبنە خوارێ هەردووکیان کە خەڵک دەچێتە سەریان کەس ئیتر بە زیندوی نایان بینێتەوە. بەڵام لەو کاتەدا کە دەچن مەسەلەن لەتیف کە لەگەڵ گروبانەکە بەربۆتەوە خوارێ لەتیف شوێنی دوو گولەی بە بەدەنەوە هەبووە. کۆماری ئیسلامی داعا دەکات کە ئەوانە شتومەکی قەدەغەکرا و کە لەو دیو بۆ ئەو دیوی سنوور دەبن و زۆرتر وەک قاچاقچی چاو لەو کەسانە دەکات کە ڕەزامینی چالاکی سیاسی ڕای بە پێچەوانەی هەیە. واقعەتەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی سیستماتیک خەریکی قەڵاچۆ و قەتڵعامی خەڵکی کوردستانە. لە یاسا قەزایی و جەزایەکانی کۆماری ئیسلامیدا لە ڕاستیدا باسی ئەوە نەکراوە کە شتێک بە نێوی مجازات هەبێ بەڵام ئەوان لە ڕووی ئێتیمۆلۆژیەوە کە دەمەوێت لێرە ئیسلاحی بکەم وشەی قاچاقچی بۆ ئەو کرێکارە زەحمەتکێشانە بەکاردێن. لە ڕاستیدا ئەوانە کرێکاری مەرزینە کە بۆ پەیداکردنی بژیوێکی زۆر ئاسایی ژیانی خۆیان ژیانێکی نەمرنەژی لەلایەن هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامیەوە دەدرێنە بەر هێرش و بەداخەوە وەچی کە دەبینی ڕۆژانە چەند نەفەر لەوانە قوربانی ئەو پیلان و سیاستە سیستماتیکەی کۆماری ئیسلامی دەبن بۆ دەشمەوێت لێردا ئەوە ئیسلاح بکەم لە چەند ڕۆژی ڕابردوودا 2 کەس نەبوون 5 کەس بوون یەکەمیان لە بانە لە ورمێ و لە سەردەشت بوون کە سەردەشت وەکی بۆ خۆتان ئاگادارن 2 بران لە یەک بنەماڵیدەن. کاک شۆڕش پشتیوانی لەو بۆ چوونە دەکات و پێدا دەگرێت کە ناکرێت ئەو گەنجانە وەک قاچاقچی چاو لێ بکرێن. لێرەدا مەسەلەکە ئەوەیە کۆڵبەر قاچاقچی نییە کاسبکارە بۆ کاسبی بۆ بژێوی ژیانی خۆی ئەو کارە دەکات. ئەو کەسانە سوزانم ئەگەر بنا بە ئەوەی بڵێن جورمێکیشیان کردووە یا سوزانم گومرگیان نەداوە دەبێت بگیرێن و مجازات بکرێن و بدرێن بە دادگا. گەلێک لەو کەسانی کاری کۆڵبەری دەکەن لە گەنجان پێکدێن پرسیارەوەیە کە چۆن ئەو گەنجانە ئامادە دەبن خۆیان تووشی ئەو مەترسیە بکەن. ڕاستیدا ئەوەی کەەوە جناب وەکو ڕێفرەنس دی فەرمووی وایە بەڵام تەمەنی کۆڵبەری بە پێی گزارشی ئەحمەد شەهیدی کە بەحث دەکات لەسەر پێشێلکاری مافی مرۆڤ لە تەمەنی 13 ساڵی هەتاکوونە 6 ساڵێ بۆیە لەو تەمەنش کە ئاماژەتان پێدا کەمترە. لە ڕاستیدا لە کوردستاندا هیچ کارێک نییە هیچ کارخانەیەک نییە هیچ تەولید و بەرهەمهێنانێک نییە سیاسەتێکی ئەمنیەتی بەسەر فەزای ئابووری کوردستان دازاڵاوە ئەوەش بۆ هۆکارە بۆی کە خەڵکێکی زۆر لە کوردستان بێکارن
و ئەو سێڵاوە لە بێکاری بۆتە ئەوەی کە خەڵک بەڕاستی یعنی بێنێ ڕوو لەو کارێکە کە وەکو هەر لەو راپۆرتانەشدا لە راپۆرتە نوێنەتەوەیەکاندا ئاماژەی پێکراوە لە ڕاستیدا وەکو پڕمەترسیترین شغڵێک کە لە ئێرانەدا وجودی هەیە. لە راپۆرتی ساڵی 2014 ئەحمەد شەهید نوێنەری تایبەتی نەتەوەی گرتوەکان سەبارەت بە کارنامەی مافەکانی مرۆڤی حکوومەتی کۆماری ئیسلامی نیگەرانی خۆی سەبارەت بە کوژرانی کۆڵبەران لەلایەن هێزەکانی سەرسنوور دەردەبڕێ کە بریندارکردنی مەدەنیەکانیش دەگرێتەوە کە بە مین بریندار دەبن و لە مارس ڕابۆ مانگی ئۆکتۆبری ساڵی 2013 زاینی 17 کەس گیانیان لەدەستداوە. لە گەلێک گرتە ڤیددیۆ و راپۆرتان کە لە بەردەستان پاسەوانانی کۆماری ئیسلامی لەسەر سنوور گەلێک جاران بە ئاسانی ئەو کۆڵبەرانە دەکوژن و تەنانەت دەسڵێژ لە ئاسپەکانیشان دەکەن. لە زۆر مەوارددا کۆڵەکانیان پێدادەنێن یا بارەکانیان لێدەستێنن ئاسپەکانیان دەکەنە نیشانە یعنی وەکو نیشانە وەکو تەفریعێک وەکو چوزانم بۆی چوزانم خۆت ئێرزاییەک وەکو چوزانم کینەیەک کە دەرونی خۆیان خاڵیکەن ئەو کەسانە لەنێو ئەو کۆڵبەرانەدا تەنانەت ژنانی ڕوویان لەو کارە کردووە و پاسەوانان گرفت بۆ ئەوانیش دەخۆڵقێنن. نفتە پێمان تو خواست نمیبین نفت قاچاقه بەێ وڵ ئازانی تو خوا لە ڕێیا مگه نمیدونی قاچاقه ئەزانم قاچاقە بەدبەختی میگه نگفتم دوربین تو خاموش کنید خاموش جان سرمان خاموش کنید خاموش کرد. سەرڕای کوژرانی ئەو کۆڵبەرانە وێ ناچێت کە تا ئێستا بکوژان دادگای کرابن. لە ڕاستیدا جمهوری ئیسلامی هیچ یەک لەو کەسانە محاکەمە ناکات ئەو پێناسی کە بۆ خۆی وەکو قاچاقچی بۆ کەسانی دەکات لە ڕاستیدا نەهاتوە هیچ یەک لەوانە محاکەمە بکە هەر لە ڕێوە بە هێزە ئەمنیەتەکانی خۆی دەستوری وەک دەڵەن چیریان پێدەدا یعنی ئەو کەسانی کە لەسەر سنوورەکان وەکو هێزی ئەمنیەتی کۆماری ئیسلامی خەریکی بەڕێوەبردننی پیلانی سیستماتیک بە دژی میلەتی کوردن لە ڕاستیدا ئەوانە هەر لێ تێدەگەیەندرێن کە بۆیان هەیە یعنی بۆیان ڕەوایە کە ئەو ئینسانانە بکوژن و ویان تێدەگەێنن کە ئەوانە قاچاقچی ئەرزن و نازام قاچاقچی چن و ئەو شتانێکە بخواان ئاماژە پێدەم بۆیە مەسلەی قەداایی لەو ڕابێتەدا مەسلەیەکی شێواوترە ئەوانە حتا ئیزم بۆی نادن ئەگە کەسێکیش بێ بە شێوەیەکی یاسایی و دوای ئەوەی بکەوێتکە بۆچی مەسەلەن فڵان کەستان کوشت لە ڕاستیدا جمهوری ئیسلامی وەڵامێک ناداتەوە بۆیە هەتا ئێستا کەیسێکی وەمان ئەمان نەدیوە کە جمهوری ئیسلامی یا دەست و پەیوەندەکانی خەڵکیان کوشت پێ خەڵکی کرێکاری کۆڵبەریان کوشت پێوە جمهوری ئیسلامی ئەوانەی سزادا. گەلێک لە ڕۆژنامەکان بە زمانی جۆراوجار راپۆرتیان لەسەر گیان لە دەستدانی کۆڵبەران بە تایبەت لە ئەنجامی دۆخی سروشتیدا ئامادە کردووە. لەوان ماڵپەڕی تۆڕی مافەکانی کوردستان باس لە ئەبولخالق غەفاری دەکات کە لە کاتی پەڕینەوە لە ڕووباری چۆمان بانەدا خنکە. ئاماژەش دەکات هەر لە مانگی 4 ئەم ساڵی زاینی سێ کەسی دیکە بەهۆی کارەساتی سروشتی گیانیان لەدەستداوە و هیواشەبەوە وەک ئاژانسی کورد بە ئاماژیان پێدەکات بە کەوتنە سەرمی گیانیان لەدەستداوە و یان گەلێک گەنجیش لەلایەن پاسەوانانی سنوورەوە دەست ڕێژیان لێکراون و کوژراون. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.